بەشەنەوتی 3 ساڵی ڕابردووە. ئێستا بەسەر هاوڵاتیانی هەڵەبجەدا دابەش دەکرێت. بە هەر خێزانێک 200 لیتر دەدرێت و 105,000 دیناریان لێ وەردەگیرێت. من خۆم بۆ خۆم دوو بەرمیلم سەندیوە، بەرمیلێکیان بە 250 دەرمیلێکیان بە 225. ئێستا حالیان ئێتر خەڵکی وازی باش نییە، ئێتر حکومەت بەرێنکی حکومەت خۆی ئارەزەی خۆیەتی ئێتر ئەیا نایە. ئەم حکومەتی شەوێ لەم خەڵکە بپرسێتەوە، لەم میلەتە بپرسێتەوە. حکومەت یعنی باوکی میلەت، باوکی شەوێ ئەولاوەکانی چۆن بەخێوەکە ئاوا بەخێومانکە، بەڵام وەکوم دەیتر حیف بۆ حکومەتی کوردی و باوکی شەهید، دایکی شەهیدی، کوڕەشەیش نەشەهید نازانم چۆن وەزیانم بۆ نایەتەوە، هەر بە خاوەن شەهیدەکانە. ئەرێ وەڵا ئەوەنە وەزیان تا خوا لێ بەسێ. حی بەزیانە خوێنی خۆی لە پێناوی کولی کوزان ڕژان. ئێستا نەوتینێ. خۆم پێ لێتر نەوت لە ماڵمایە. ئەم دوانەی شوەرەگرم کامێنی خۆم نییە، بە کرێ وەریەگرم. 1 دیناری ئەم گەندەڵانم نییە. ئەمە چەندێکە نەوتێ دوێنێ هاو پێرێ هاو قەسەم بەخوا دیتێکم وەرنەگرتووە. هەرچی هاتووە وەریگرتووە دەوڵەمەند بووە و لاگریەمانە بووە. تەنیا سنتری پارێزگای هەڵەبجە ماوەتەوە. ئەم ساڵ نەوتی پێ نەدراوە، بەڵام تاکو ئەو 8,000 خێزانە کۆتایی نەیەت دابشکردنی نەوت دەست پێ ناکاتەوە. هاوڵاتیانیش لە وەرزی سەرما و سۆڵەدان زیاتر پێویستیان بە سوتەمەنیە. کاکەگان ئێمە تاکو سلێمانی نەوتمان پێ بدات، بەردەوامە بێ لە دابشکردن. 43 وەکیلمان هەیە، وەکیلەکانی 3 ساڵ وەرگیان نەگرتووە، تاکەوانە تەواو نەبێ ناتوانین بدەن بە هاوڵاتی تر. ئەمڕۆ پێشتان کەراتووە بە پێی پێویستی، بە پێ داواکردنی خۆمانە و چەند ئەتوانین. چەندیش لە مەخزەهین هەیە خەزانەکانی سلێمانی. لە ڕێگەی تووڵێکی ئەلەمنیۆمەوە قیاسی نەوتەکە دەکەن. هەندێک جار کەمتر لە 200 لیترەکە نەوت دەکرێتە بەرمیلەکانەوە. ئەوە لیژنە دیاریکردێت تێبێژ نازانین خۆ 220 لیتر بەرمیلەیە 200 لیتر، بەرمیلە 180 لیتر، بەرمیلە 220 لیترە. ئەوانژەمەیان دیاری کردو هێناوێنە بۆ قیاسی ئەوە کە بە حسابی خۆمە لیژنەوە دابووین دایناوە. قیاسی باش بوو. وەڵای قیاسم کرد ناوەڵا ئەو باشە نییە، یاریەکە ناوتەکە کە تەیەکە بەرمیلەکە یاریەکە شەڵقەیە بەرزێت و نزمێت. کارمان چییە مەسەلەن؟ وەڵای خەریکە مەنازەی نەوتەکەم کرمزابمە دەی بەخوایتر حکومەت دەمە هێناوە ئەو لیژنەداوێت دیپیان ئێمەش مەجبورین بەمە چارە بکەین. ڕێیان نەکردووە. وەڵا ئەوە تا سەیری گەبدان چەندێکی نوقسانە بەخوات دەبەونیوێکی نوقسان. ئەوە پێ کاکە حەقی نییە بە تۆ ئەوە خۆی بەرمیلەکەوەیە. کاک زامان کامێرەکەی ڕوودێکەکەدان چەندێکی نوقسانە. خۆوە خەتای تۆ نییە برا نەموو تۆ خەتای تۆیە. حکومەت وا دیاری. 200 لیتری ڕێک. بڕوا دەبێکی تێگات و ئەگەر 1 دەبێ نوقسان نەبووە. لیژنە قیاسی بۆ ناردینێمە. ئەو قیاسە 200 لیتری ڕێکە. شەوانە ئاگاداری بڵاو دەکرێتەوە لە ڕێگەی بریکارەکانی خۆراکەوە نەوتەکە دابش دەکرێت. ڕۆژانەش بە پێی ڕەوانەکردنی و بڕەنەوتەی بەڕێوبەرایەتی نەوت و کانزاکانی سلێمانی ڕەوانی دەکەن لە هەڵەبجە دابش دەکرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.